یەک هەتاوەکو 11 میوانە بەڕێزەکانمان ئەمڕۆ خۆشحاڵین کە چەند میوانێک تەشریفیان هێناوەتە قوتابخانەکەمان بۆ بەشداریکردن لەم یادە پیرۆزەیە بە خێراتنی سەرجەمیانەکەین یەخوامان دوو نەبن. قوتابیانی ئازیز، وەکو ئاگادارن ئەزانن بۆچی ئێمە ئەمڕۆ جلوبەرگی ڕەنگاوڕەنگمان پۆشیوە، بۆچی ئەم چالاکیانە پێشکەش دەکەین بە بۆنەی یادی 239 ساڵەی دامەزراندنی شارە حەیاتەکە، شارە تایبەتەکەی کوردستان، شاری ڕۆشنبیری، شاری شاعیران کە شاری سلەیمانیە. بۆیە من سوپاسی بێدەنگیتانەکەم، دەستخۆشی لە مامۆستا هامنۆ و مامۆستا شوێنێ و مامۆستا شارە و مامۆستا ئاودێر و سەرجەم مامۆستایانی دیکە بە بێ جیاوازی کە توانیویانە گروپێک لە چالاکی زۆر باش جێبەجێ بکەن و ئەمڕۆ پێشکەش بە ئێوەی بکەن و لەم یادەیە بەشدار بە گەنجی قارونی نادەم خاشاکی کوچە و کۆڵانی بە دڵۆ گریم شارم ناژین بەبێ سولەیمانی بە گەنجی قارونی نادەم خاشاکی کوچە و کۆڵانی بە دڵۆ گریم شارم ناژین بەبێ سولەیمانی ئەگەر چی هێندەی باڵدارێک سەربەستیم تیانە چەشتووە هەوری بارانی کەم وەرزە وەک من نەشتی بۆ درشتووە ئەگەر چی هێندەی باڵدارێک سەربەستیم تیانە چەشتووە هەوری بارانی کەم وەرزە وەک من نەشتی بۆ درشتووە بە گەنجی قارونی نادەم خاشاکی کوچە و کۆڵانی بە دڵۆ گریم شارم ناژین بەبێ سولەیمان. بەیانیتان باش خوێندکارە ئەزیز و خۆشەویستەکانی مارگرێت، سەرەتا بە خێراتنی میوانە بە ڕێزەکانمانەکەین کە ئەمڕۆ لێرە ئامادە بوون و پێشەکی ئەمەوێ دەستخۆشی لە هەموو ستافی مامۆستا و کارمەندانی مارگرێت بکەم کە ئەمڕۆ ئەرکیان کێشاوە و بە تایبەتی لیژنەی بۆنە و ئاهەنگەکان مامۆستا شوێنێ بە تایبەتی کە ماندوو بووە لە ڕازاندنەوەی ئێرەدا دەستخۆشی لێەکەم. سەرەتا ئەمەوێ بە پارچەیەک شێعر دەست پێ بکەم. کەریم ساڵح لە وەسفی سلێمانیە ئەڵێت ڕەشەبا لە خۆڕا بەرۆکی نەگرتووی ئەزانێک شوماتی لە تۆ نایە، شاخ لە خۆڕا چواردەوری نەتەنیوی ئەزانێ پێویستت بە پشت و پەنایە، ناحەزانت لە خۆڕا پەڵقت پێ ناگرن ئەزانن سەری بەرزت بە چۆکانایە. پیرۆز بێت یادی دامەزراندنی شاری شاران، شاری ڕۆشنبیران، یادی 239 ساڵی شاری سلێمانی. هەروەک وەزانن شاری سلێمانی لە 14 تشرینی دووەمی ساڵی 1984 لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە ئاوەدان کراوەتەوە. ئیبراهیم پاشای بابان شارەکەی بە ناوی باوکیەوە سلێمان پاشا ناوناوە. سلێمانی جگەلەوەی دەبێتە پایتەختی میرنشینی بابان لە هەمان کاتدا دەبێتە مەڵبەندێکی بازرگانی و ڕۆشنبیری ناوچەکە. تەلاری عیشقێکی کۆنە ئێستا بووە بەکەلاوە، ئێستا بووە بەکەلاوە. بە گەنجی قارونی نادەم خاشاکی کوچە و کۆڵانی بە دڵۆ گریم شارێک ناژین بەبێ سولەیمانی. بە گەنجی قارونی نادەم خاشاکی کوچە و کۆڵانی بە دڵۆ گریم شارێک ناژین بەبێ سولەیمانی. عزیزانم وەکو ڕۆژگار سەراپا گۆڕاوە شێوەم بە یادی عشقی جارانە بەرۆشی دیداری ئێوەم. عزیزانم وەکو ڕۆژگار سەراپا گۆڕاوە شێوەم بە یادی عشقی جارانە بەرۆشی دیداری ئێوەم. هەرە و کەسم کەم ناسم بۆ دەزەنێن بەڕوونەوە
درێغ یارانی بێوەفا هەروە لە بیرتان چوومەوە هەرە و کەسم کەم ناسن بۆ دەزەنێن بەڕوومەوە درێغ یارانی بێوەفا هەروە لە بیرتان چوومەوە هەروە لە بیرتان چوومەوە گەنجی قارونی نادەین خاشاکی کوچە و وڵاری بەدڵ هۆگریم شارێک ناژین بەبێ سولەیمانی بە گەنجی قارونی نادەین خاشاکی کوچە و وڵاری بەدڵ هۆگریم شارێک ناژین بەبێ سولەیمانی